بەشێک لە شارەوانەکان موچەی مانگی سیان وەرگرتووە بەشێکی دیان يعني فرقي والله بۆ بێ موچەی کۆبوونەوە بەڕاستی بۆ بێ موچەی کۆبوونەتەوە يعني ئەم کرێکارە لە بازیانەوە دێ معقولە خەڵک هەڵیگرێ سارە بۆستێ هەڵیگرێ کە پارەی پێ نەبێ بەچی بێت بەچی بێت فەرموو دینارە لە گریفانە نەبێ بەچی بێت کاسەی جۆشن لە ماڵە نەبێ بەچی بێت ئێمە کاسەی جۆشن لە ماڵەوە نەبووە بەس موچەی مانگی سێمان وەرگرتووە بەڵام ئایا ئەی موچەکانی تر کووە ئەی موچە پاشەکەوت کراوەکان کووە يعني هەر درۆمان لە قەڵاکەن هەر درۆ ئاخر شد بە درۆ سەر ناگرێ ئەگەر من سەرۆک حکومەت بم درۆ لەگەڵ میلەتەکەم بکەم میلەتەکەم لێم هەڵەسێ میلەتەکەم هەر منی هەر بە شەقی هەڵمانەتەرەوە ئەمە زۆنگێ نەیە بەڕاستی شارێ نەیە لە شاری هەولێر موچە دراوە معقولە لە سلێمانی موچە نەدرێ معقولە لە سلێمانی موچە نەدرێ بۆچی موچە نەدرێت چییە چ سەبەبەکە شەڕە نە شەڕ نییە بەڵام ئەوەیە زۆنگێ نەیە ئەو لا تورکیای خوا ئەم لاش ئێرانەی خوا زۆنگی یەکێتی ئێرانەی خوا من زۆنگ لێم لە یەکێتی نیشتمانی کوردستان هەیە کە خۆم ئەندامی یەکێتیم بە هەوێشم ئەندامی یەکێتی بۆچی زۆڵم لە ئەندامەکانی خۆیەکە بۆ زۆڵم لە شارەکەی خۆیەکە کە شاری هەڵمەت و قوربانیە بەحساب شاری ئێمە ڕاپەرمان دروست کرد ئەمان هاتنە سەر حکم بۆ دزیکردن مەسئولەکان هاتنە سەر حکم بۆ دزیکردن معقولە موچەی کارمەندێکی شارەوانیت پێ نەبێ تۆ 31 ساڵە حکومەتی 31 ساڵ حکومەتی وەرە کاکە فەرموو 31 ساڵ 450,000 یعنی ئێمە خۆمان کارمەندی شارەوانین کابرای کۆمپانیات فڵق پێ نەزارە لێسەنە کارمەندی خۆڵم وەڵام من کارمەندی خۆڵم ئێدە کاکە کارمەندی خۆڵی بۆچی ئەم پێ نەزارە لە میلەتە ئەسانی ئەم پێ نەزارە بۆ چوو ئەڕوا ئەم هەموو پێ نەزارە بۆ چوو ئەڕوا بەڕاستی حکوومەت هیچ حسابێکمان بۆ ناکات و بەڕاستی ئێمە تا سەعات 30 پاژنیۆڕۆ کار دەکەین بەڕاستی ئێمە زۆرمان پێ ناخۆشە بایکۆتیشمان کرد چونکو لێرە زرر لە خەڵکی هاوڵاتیە درێ بەڵام مەجبورین چونکو هێشتا موچەی مانگی سێمان پێ نەدراوە هەندێ وەزارە دێ حکوومەت موچەی مانگی چواری دابەزان و ئەمە یاسایە ئەمە چ قانونیە کە بەڕاستی حکوومەت خۆشی نازانێت چی ئەکە و چی ناکە وەڵای ئێمە هێشتا موچەی مانگی سێمان وەرنەکرۆ بەغدام موچەی مانگی پێنجیشی دابەش کرد وەڵڵا بۆ بنەماڵەکانە ڕوا بۆ کێ ڕوا بۆ بنەماڵەکان ئەڕوا بەڕاستی ئێمە ناڕازین بەرامبەر ئەم حکوومەتە تێگەی ئێمە ماندووین هەتا سەعات 3 پاژنیۆڕۆ کارەکەین بابەگیان حەقەکەی خۆمانمان بنێ زۆربەی فەرمانبەرانمان کرێچین کاکە سەحەم ماڵەکانیان قبوڵ ناکەن تێگەی زۆربەی فەرمانبەران قوتابی هەیە زۆربەی نەخۆشی هەیە ئەمە ڕەوای حەق نییە حکوومەت وە ئەکا لە ئێمە بۆ کەمترین مافی خۆمان کە موچەیە معقول نیە ئێمە 23 موچەمان وەرگرتووە ئەمڕۆ 53 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە ئەی ژیان چۆن بەڕێوەبەرە ئێمە موان خاوەن خێزان و ماڵ و مەسئولیات و زۆربەمان کرێچین خاوەنی مناڵی نەخۆشن خاوەنی پیاوی نەخۆشن یعنی موچە ئەبێ لە سەریمانە لە کاتی خۆی وەربگیرێت کەمترین مافە کە داوای بکەین معقول نیە ئەم ناحەقی لەگەڵ ئێمە بکرێت بۆچی یعنی دابین نەکراوە پارەکە نوقسانی هەیە وەرناگیرێت ئێمە چی بکەین یعنی زەمبی میلەت چییە لە بانک بەڵێ لە بانک خۆیان پێوتون بە ئاگایەکی لێت هەموو بێ ئاگایان چی لێت هەمووی بۆ خۆیانە ئێکاکە بیبن بۆ خۆیان بەس ئەقلیات بۆ میلەت سەرفکەن یعنی ڕبعێکی با بۆ میلەت بێ 3 ڕبعی با بۆ خۆیان بێت ئەو ڕبع بەشی میلەتەکە دڵنیابن والله غازی ئەوروپا دابین نەکەن ئەوان بەسیترین مافی میلەت نەوتیان پێدابین ناکرێت بۆ ماڵە فەقیر و هەژار کە مافی خۆیان بۆیە لە هەموو زستانێکە حسابیان بۆ بکرایە غازە گرانە نەوتە گرانە خەڵی کێشەی هەموو شتێکی کێشەی بێپارەیەکێتی مۆزەف معاش بەرناگرێ کاسبیش ئیشی ئەڕوخێت لەبەری کە مۆزەف معاشی پێنیە پارەی پێنیە تەلەبە هەمووی ورێ ڕووخاوە لەبەری کە دەوام بە تەنزیمی ناکرێت مامۆستا موچەی خۆی لە کاتی خۆیان وەرناگرێت تەلەبە مستەوای دابەزیوە لەبەروی کە دەوام وەکو خوێنی وەکو جاران نییە تر حاڵی مۆزەفە نازانم هەرچی بڵێن کەمە نازانم چۆن بگاتە جێ خۆی وەکو چەقەڵ و ڕێوی فێڵبازن